مامۆستایانی وانەبێژن هاتوونەتە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داوای دامەزراندن دەکەن. باوتەی مامۆستایانی وانەبێژ وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە، بۆیە بەردەوام دەبن لە بایکۆت و دەربڕینی ناڕەزایەتی. بەسیترین داواکاری ئێمە دامەزراندنە، دەمانەوێت دامان مەزرن ئەوان هەستاون بە مەقتوعکردن بۆمان ئەتوانن بەو مەقتوعە بمانکەن بەگرێ بەس ئێمە ڕازین بەڕاستی بەڵام بۆ نایکەن نازانم. دوا پەیاممان ئەوەیە تاوەکو حکوومەت یاریمی کوردستان نێ بەدەم داواکاریمان ئێمە بەردەوام دەبین لە خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی وەزیران. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت لاوەرزی هاوین هۆشداریان دابوو ئەگەر داواکاری مامۆستایانی وانەبێژ جێبەجێ نەکرێت ئەگەری بایکۆتکردنی لە ناوەندەکانی خوێندن لێ دەکەوێتەوە. دوای ئەوە کە گەیشتە ناڕزای و گەیشتە هەڵپەساردنی داوام اینجا هەوڵی ئەویان دەکەوە ڕێگە چارێک بدۆزنەوە بۆ بابەتە. ڕێگە چارەکەش وەکوی کە باس کراوە 300,000 دینار بۆ مامۆستایانی دەرچوانی پەیمانگە لە ناو شار 350 بۆ دەرەوەی شار، مامۆستایانی هەڵگری بڕوانامی بە کەلۆرس ناو شار 400 دەرەوەی شار 450. ڕەنگە یعنی ئەو بابەتەش بەلای مامۆستایانی وانەبێژەوە کێشەی هەبیت، بەلای ئێمەشەوە ئەوە ڕەنگە کێشەی تێبکەوێت، ینی تاخیر بێت لە پێدان، چونکە لە ئەم ساڵ لەم مانگەدا مانگی 3 ساڵی پاریان وەرگرتووە. ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە یادداشتێکدا داوایان کردووە لە کاتی دەستپێکردنەوەی دانیشتنی خولی پاییزەدا بانگێشتی هەردوو وەزیری پەروەردە و دارایی بکرێت بۆ چارەسەرکردنی داوای مامۆستایانی وانەبێژ. لە ئێستاە یادداشتمان پێشکەش کردووە بۆی کە لە دەستپێکی خولی پاییزەی پەرلەمانی کوردستان بۆ جەلسەی پەرلەمانی سێشەممە بانکێشتی وەزیری پەروەردە وەزیری دارایی بکرێەوە لە نزیکەوە گفتوگۆ بکەین بۆ یەکلاکردنەوە و کۆتایی پێهێنان بە بایکۆتی مامۆستایان و چارەسەرکردنی گرفتی مامۆستایانی وانەبێژ. بەهۆی وەڵام نەدانەوەی داواکارەکانیان مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان کاژمارەیان زیاتر لە 20,000 مامۆستا دەبێت، بەشێکی زۆریان بڕیاری بایکۆتکردنیان داوە. ئەوەی تا ئێستا جێنیگەرانیانە وەڵام نەدانەوەی داواکاریەکانیانە، بۆیە بڕیاریان داوە بەردەوام بن لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.